بەنامی خوای گۆرە و میهرەبانی بینەرە ئازیز و شەویستەکە سڵام تاو نەبوو جە بەرنامە و ئیجارە و هەوار و هۆرامانی گەرەکما باز جە گرنگی تەوەنێ کەر و جە بیناسازی هۆرامانینێ چنی ستافەکەیما ئامێنمێ هۆرامان گەرەکمانە بزانمێ ئی تەوەنێ یان تەوەنەوە هۆرامانی ڕۆڵ و گرنگیش و وەروەها کوالێتیش و کات و بەراردێش و فاڕایشۆ تاوەکو منۆلەن لە دیواری و تاوەکو بەکارمێ گێڵمی شوونیێرە بزانێ سەختیەکیش کامێنێەوە گرنگێکیش کامێنێەوە سوودەکیش کامێنی ئینشەڵڵا چی بەرنامەنە چنیما بێدێ بەڵێ بینەرانی عەزیز لە پرۆگرامێکی نوێی هەواری هەورامان هاتوونێتەوە ناوچەی هەورامان لە پرۆگرامی ئەم جارە لەژێر ناونیشانی گرنگی بەرد یان بەرد لە بیناسازی هەورامان دیارە هەورامان یەکێک لەو تایبەتمەندیە جوانە کللتوریە ڕەسەنانەی کە بە درێژایی مێژوو بە ئێستەشەوە ماوەتەوەوە زۆر جێگەی گرنگ و بایخە وەکو یەکێک لە گەورەترین ناوەند و سەنتەرەکانی ڕەسەنایەتی بیناسازی کوردی لە هەورامانە بیناسازیە ئەویش بیناسازیە بە بەرد شارستانیەتێکە بە بەرد حەزارەتێکە بە بەرد ئەم بەردەی کە هەمانە لەم بەرنامەی هەواری هەورامانە سۆراغی سەرچاوە و مەزدەر و شوێنی دەرهێنانی بەردەکە و قۆناغەکانی گۆڕانکاریکردن بەسەر یا و تاوەکو و گەیشتنی بە دیوار و وەروابینینی لە بیناسازیە کە بەکارێت ئەمێ دەکەین لەگەڵمان بن بابزانین بەرد لە هەورامان چ ڕۆڵێکی بینیوە لە بیناسازی دیارە لە ژیاری ڕابردووی ناوچی هەورامان ئەو دیوار و کۆن و شوێنەشوێناوی و وەروە مزگەوت و خانە قاوتەکیانەی کە ماونەتەوە هەمووی بە بەرد کراوە بە بەردی ناوچی هەورامانەوە تایبەتە بێرەش بۆ وەشمان لە یاد نەچێ بەردەکە ئێستا خەریکە لە دەرەوەی سنووری هەورامانیش خواستێکی زۆری لەسەر لەبەر بەرزی کوالێتەکەی بۆیە هیوادارم لەم تەوەرەیە لەگەڵمان بن من ئەگەر هاوکارانم لەگەڵمە بن ئێمە ئەچینە سۆراغی بەکارهێنانی بەرد وەروە سۆراغی چۆنیەتی قۆناغەکانی سوود وەرگرتن لە بەرد لە هەورامانە ئیشەڵا بینەرمان بن بەرنامەیەکی جوانە بێ ئێوەش توانن لەگەڵمان بمێنەوە. بەڵێ ئازان لە باسکردنی گرنگی بەرد لە بیناسازی هەورامانە سۆراغی سەرچاوی دەرهێنانی بەردەکەیەکەین لێرە لە کانەبەردێکین لە پێوتێ کانەبەردی باخەکۆن لەگەڵ سەرپەرشتیاری کانەکەیا قسە و باز لە قۆناغی یەکەمی دەرهێنانی بەردەکانەکەین جۆری بەردەکان چۆنیەتی دەرهێنانیان و هەروەها نوعی بەردەکان و چۆنیەتی گواستنەوەیان و لە ئێساشە ڕەنگە لە دەرەوەی سنووری هەورامان ڕەنگە لەم بەردە بەکار بێت بابزانین بەردەکان چۆنیان ئەم بەردە بۆ ئەوەنە گرنگە و لە ڕووی بیناسازیەوە زۆر جوانە بابزانی پێشەوەی چێتە ڕیزی دیوارەکانەوە لەکوێوە سەرچاوەگرێ لەگەڵ کاگلااوکۆ سەرپرشتیاری کانەبەردی باخەکۆن قسەکەن کاگلااوکۆ گیان سپاس بۆ کاتێ بێمە بەخشی و یاخوا لەشتان ساوێمانوو نەبن تۆزە لە ئیشمان کردن یاخوا بەخێر بن سەرچاواتن خزمەتانێن لەوە دەست پێ بکەین ئەم بەردانە ئەمە بەس لە دیوارەی بینین بە جوانی دانراوە ڕێکراوە بەڵام ئەمە ڕەنگە چۆن قۆناغێکی بێت تا ئاگاتە ئەم ڕێزە دیوارە قۆناغی یەکەم هەنگاوی یەکەم ئەگەر بۆمان باسکە ئەم بەردانە لەکوێوە دەریانێنن یاخود چۆن کەشفی یەکەن کە ئێرە بەردی لێیە کانەکان چۆنە ئەگەر ئەومان بۆ باسکەی بەخێر بن یاخوا ئێمە وەکو کانەبەردی باخەکۆن ئەم بەردانە لە دڵی شاخەکانی هەورامانەوە دەرەکەین هەورامان هەر لە کۆنەوە بە سەختی ناوچەکە ناسراوە و زیاتر پەنایان بۆ ئەو شتە سروشتیانە بردووە کە لە ناوچەکە بوون بەڵام خۆشبەختانە ئێستا دنیا فراوان بوو ئەم وەکوڵێ هونەرە و ئەم کولتورە جوانە گەیشتۆ بە هەموو کوردستان ئێمە وەکو کانەبەردی باخەکۆن ئەم بەردانە بە شێوازێکی ڕۆژانە بە حەفارە ئەم بەردانە دەرەکەین و جیانەکەینەوە بۆ چەند نوعێک بەردەکان بڵێن بەردی دێڵەمان هەیە کە لە زمانی هەورامیا پێڵێن دێڵە لە منتیقی سلێمانی و چەمچە ماڵۆمانە بە تەڵاژ زیاتر ناسراوە بەردێکی تەنکە و بۆ فەرشکردن بەکاری ینی وەکو عەرز کاشی بەکارێنرێت و
بەردی ترمان هەیە بەردی نەقاڕیە بۆ دیوار و کەڵک بەکارێت ینی ئێستا زیاتر بڵێن ناوشارە تۆزێ زەحمەتە بڵێن لە ناوشارە بینای پێ بکەی لەبەرەوەی دیواری بەرد پانیەکەی زۆرە ینی مەساحی خانوو کەمەکاتەوە لێ کوژێ بەڵام بۆ شوێنە بڵێن وەکو سیتەک و مێرگەپان و ئەمانە مەجای ئەرزیان زیاتر و زیاتر لە ئەساسەوە بۆ بەردەیکەن بەڵام ێستا لە ناو شارە زیاتر وەکو تەغلیف بەکارێن وەکو دیکۆر شتێکی زۆر جوان دەرەچێ بۆ نمونە ئێستا ئەمەی دەواازی شەقامی مەولەوی بەو شێوازە کراوە ئەگەر بەردەکانی ئێرە بوون هێرە ئەمە بەردی کانە بەردی باخەکۆنە و بەردێکی زۆر جوانیش ئەگەر زۆر باشێتان ئێستا خەڵک ڕەنگە وا تێبگا کەڵێ بە حەفارە دەریانێن وکو چۆن هەڵڕژابێ ئەوە ڕستقییاوی کەنە گەڵاوۆ ئینێرن حەجمی یەکەمیان یانی یەکەم جۆری شکلی فۆرمی ئەو بەردە لە دڵی شاخەکەەوە دەریێنن قەبارەی جیاوازن گەورن سەمەسم بۆ نمونە ئەمە بەشێک لەوانەیە بەم شێوەیان زیاتر بەردەکان کە دەریەکەین طبقە ئەم طبقانە لە باری شانە ڕاوەساون و ئیتر لە بڵێن قیاسەکانی لە 5 سانتیم وتایەتی هەتاوەکو 50 سانتیم ئەستوریەکەی ئێمە کاتێک کە بە حەفارە دەریانەکەین بە دەقاق دەری یەکەم جار لە ئێشکێن و دوای دەریەکەین بە شێلە جیاکرێتەوە ئەم بەردە شەخەڵی هەیە بەردی گەورەی هەیە ئێمە ئەوەی کە ئیسوادی لێ ئەکرێ بۆ لە ڕووی هەندەسی و بیناسازیەوە ئێمە زیاتر ئەوە جیاکەینەوە ئەوە جیاکرێتەوە و بەگەڵابە ئینێرینە سەر ئیشەکان و لێوێ ئیشی لەسەرەکەن وەساکان لە قۆناغی دوم وەساکان لەوێ کە مەبەست لە نەقارکردن واتە قاڵە پێدانی شکل پێدانی بۆ بە 20 سانتیمی 10 سانتیمی درێژ و بچووکی ئەوان لەوێ چاکیەکەن یعنی ئەمە بەس بە حەجمی گەورە دەریە ئێمە بەردەکان بە خامی ئەینێرینە سەر ئیشەکان لەوێ وەساکان ئیتر ئەوی ژەر زۆربەی وەساکان کە خەڵکی هەورامانی ئەو دیون نەقارەکان زیاتر بە شێوازێکی جوان نەقاڕیەکەن و قاڵبیەکەن و بەو شێوازە ئەی نەخشێنن کە لە زۆربەی بیناکانە ئەگەر بینی بێتان کاگلاکۆ زۆر جابینی ماناڵێن نازام سەقفی مەغریبی چوزانم کاشی تورکیان وا کۆمەڵک دیکۆرات ئەمانە هەیە بەردی هەورامانیش وەکو بڕاندێکی لێ هاتووە و ئەوەندەش وابزانم سەلیقەیەکی هەورامیانە لە پشتی ڕێککردن و تاشین و تەنانەت دیوارکردنی شەوەیە کەمتر وەسایی دەرەوەی هەورامان ئەمیشایەکە ئەوەندەی وەکو بەڕێز لێرە کانە بەردە هەیە خواز لەسەر ئەم بەردە زۆر بووە هەستەکەی مەسەلەن ئیتر ئەم کللتورە چوبێتە دەرەوەی سنوورەکانی هەورامان جا بۆچی ئەو نەخواستی لەسەر هیچ فیدباکێک گوێ لێ بۆ بڵێن ئایا بۆ گەرما بۆ سەرما باشە ئەوە لەوەیانە تاوان سواز بخوا لەم چەند ساڵی داهاتووە خەڵکی زۆر ڕووی کردوتە ئەم بەردە لەبەرەوەی خەڵکی ئێمە ئێستا خەریکە فێری ئەوە بێت کە شتی باش شتی کوالیتی بەکاربێنێ ینی جاران خەڵک گوێنە ئەیان بۆ منە لە ڕووی مادی و خەڵک ئەو توانایی نەبوو ئەچوو بۆ نمونە شتێکی بەکارێنا کە بەس ئیشەکەی بڕوە بەڵام ئێستا بیلەوە کاتۆ بۆ نمونە لە خانوویەکە بژی کە کێشەی سەرما و گەرمای کەمتر بێ یان بۆ نمونە لە خانوویەکە بژی کە جەوێکی ئارامی باتێ بەڕاستی لە بەردا ئەم شتانە دەسەکەوێ خاستەن بەردی هەورامان ینی ئەم بەردە لە ڕووی سەرما و گەرماوە بەرگەی سەرمایەکی زۆر ئەگرێت و بەرگەی گەرمایەکی زۆری ژەگرێت ینی هەڵ ناپڕوکێ بەردەکەی ورد نابێ ینی بەردمان هەیە بۆ نمونە بڵێم نزیکی 100 ساڵ عمرەتی هەر لە هەورامانە کە بۆ نمونە بەکارهێنراوە ئێستش هەروەکو خۆیەتی بەڵام بەردی شوێنی تر هەیە بۆ نمونە ورد بووە ینی سەرما دەگرێت هەڵەوەریان توێکەڵ هەڵەیە سوادی لێ ناکرێت ئەم بەدەر لەوەش زۆر جوانە و ڕەنگێکی جوانی هەیە و زۆر جاوین یەک باران لێە ڕەنگێکی تێری کۆر لێ ڕەنگێکی تری باران بەریکەوە جوانترە زۆر ڕاستە هەر دەربارەی دەرێنانی کانە بەردوو ئەمانە ڕەنگە لە 100 ساڵی ڕابردووە لە هەورامان کە ئەم بەردە بەکارات و ڕەنگە زۆر قورس توانی بێتیان ڕێژەیەکی زۆر بەردیان دەستکەوێت ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتو و کەرەستە و ئامێری گەورە هەیە بۆەوەی بەردەکان دەبێت لە قۆناغی داهاتووترا هیچ کەرەستەیەک هەیە لە کوردستان نەبێ یاخود لە داهاتوە بگا ڕەنگە بۆی دەرفەتی زیاتر هەبێ سوود لە بەردانەوەگرین بۆ نمونە سەم بەردێکی ئەم تەڵاشە بەردە گەورەیە ڕەنگە بڕینی یان تاشینی یان نەقلکردنی تۆزێ قورس بێ بەڵام ئەگەر هەر لێرە بکرێ قاڵب بکرێ هەم ئیشی ئەوە ئاسانترەکە هەم خەڵکی زۆر سوودی لێوەگەی ئەمە تەوانێکێکە لە ئاواتەکانی ئێمە ئیشەڵا بەشکم لە داهاتوە بێنی نەدی چونکە ئێمە بێژگە ئەوەی کە زۆر هیلاکە بین بەم ئیشەوە ینی خەسارەیەکی زۆرمان هەیە ئەم بەردانە کە بەم شێوە بەم حەجمە گەورەی هەیە تا ئێستا جیازێکی وامان نییە لەو کوردستانە کە بتوانێت ئەم بەردە بک بە قاڵب و بە براند
یعنی ئێمە زۆر حەزەکەین وەکو براندێکی وە کۆڵی کوردی ئەم شتە ئیسفادەی لێ بکەین بەکاری بێنین هەم ئێمە زیاتر ئیسفادەی لێکەین هەم خەڵکی دەتوانێت ئاسانتر بەکاری بێنێ سە بۆ نمونە منتیقەی هەولێر و بڵێن بەغا و کەرک و کۆمانە زۆر حەزەکەن ئەم بەردە بەکاربێنن بەڵام کولفەی نەقلەکەی زۆری تێچێت لەبەرەوەی ئەم گەڵابێ بەرد بۆ منە 15 مەتر مربعی پێکرێ لە دیوارە ئەگەر تۆ بێ ئەم بەردانە بکەی بە قاڵب و بە پالێت هەمووی دانێت و بە شەحن بینێری بۆ ئەم شوێنانە من ینی لە داهاتووە من ئاواتیەوەمە ئینشەڵا ئەشیکەین بەردی هەورامان نێرین بۆ زۆربەی وڵاتەکانی تریش بۆ حتا تورکیا و ئێران کە ئێستا لێەوە ئێمە کاشی و سیرامیکمان بۆیە ئێمە لە داهاتووە ئیشەڵا ئەم بەردە نێرین بۆیە ئەگەر بتوانین هەرچەنە حکوومەتەکەمان جارێ وەزئی خۆزگە هاوکاریەکرا کەواتە ئەگەر کەرەستەی مۆدێرن هەبێ بۆ منە ئەم بەردە گەورەیە کە دەرتان هێناوە ئەگەر بیبڕی هەر هەمان ئەو بەردە جوانی لێ دەرەچێتەوە کە لە ئێمە لە دیوار ئەیبینین بەڕێ جوانتریش ئێستا ئەو گەورەیە زۆر لە بەردەپچووەکان جوانترە ناوەکەی ڕەشی تاوە یعنی هەتا بچیتە ناوە ڕەشی زیاتر خەڵکیش ئەو بەو ڕەشیە بەردی ڕەشی هەورامان زیاتر ناوبانی دەرکردووە بەو ڕەشیا زیاتر حەزی لەم بەردەیە ینی وەکو مۆرکێکی بەردەکە لە دێڵەکانمانە تۆزێ زەردبا و ئاوە سوورباوە لە ڕەشەکانی شار لە شانی بەردەکانە ڕەشە هەتا بچیتە ناوە زیاتر ڕەشی تایە یاخوا دەستان خۆش بێمانونە بن من ئەچمە بە شوێن یابزانم وەساکان چۆن قۆناغی دواتر ئەم بەردانە ئەبڕن ئیشەڵا دەسیەوەش خۆش بێ ئێمە خۆشحاڵی وادارین ئەم جارە هاتینەوە بۆ ئێرە ئەو جیازە لێرە بێ و بتوانین لە قۆناغێکی نوێی بەردی هەورامان وڵی ترێمە هەوڵی خۆمانێ دەبێ خەزابی سلام علیکم خاصني يا اخوان ليش صاغبوا واجبي يا اخوان حرفنا قرصنا هرمانكم زي شكر والله تر هرمانه نيجا قرصنا ابو لەگەڵ بینەرانی عزیز لەگەڵ کاکشای باتۆزە گفتوگۆ بکەین لەسەر چۆنیەتی دەرێنانی بەردەکان بەس بە هەورامی بەشکم تێبگەن یاخوا لەشە ساغ ومانی نەبی خزمەتتەنە سپاس کرد ڕۆژانە چنی خەریکین هەرمانەکەی تا چینە چکە دیم وڵتر متابعام کرد فرفرە قورسات و ئاتەوەنا بەرماری و شەخەڵی فرە و گەرما و مانیا و گەکچوو پێمە باسکەری ئاسان بەرمەیاییتەوە باس فەرماوی سەرەتا خێرامای کاناڵەکەی تاکرد پێکانەکەمان ئیشەڵا خیر بێ یاخوا یاخواوەش وڵای هەرمانۆتەوەنی ئەرێ وڵا قورسەنێ ئیکانێ شانەرە کۆتەن ئیتر ئێمە خوڵەژی ناسەرۆم شوخڵەکی لابەرمی ئیتەوەنا بەرمارمی بە دەقاق کاتەکە بە دەقاق بەرماردێ بە کیلە جیاشا کردمیوە تەوەنی دیواری تەوەنێ عەرزی تەوەنێ نەمێ یانی تەقلیدی یەری چوار نوعی ماهەنی ئەرێ وڵا یەری چوار نوعی تەوەنی جیا کردمیوە هەر نوع یەرە تەوەنەکەی پاچ بینێ پێوە بەعام ئیتر جاری پاسنە هەن ناوەڵان یەنی پێوەرە ئیتر جاری پاسنە هەن گنا لا هەنترینی جاری پاسنە هەن دەماری قایمەش گنۆنە ئی دەمارە قایمە جاری پاسنە هەن بە دێ ڕێ لامەشوو جاری پاسنە هەن گم بۆ هەرمانەکێمە مشۆ خوڵە لادێمێ ئیتر عەزیەتش فرن کام شافرە عەزیەت وڵما مەسەواچمی ئی دێڵیان ئانەی کە پنش باچمی پێهینی زەمینی بوو ئاسانتر مەیابەریا قایمەکی ئانەی دماییم شۆ بڕی ماڕی شاوڕێک شاکەری وڵای هەرکام پاوێشە عەزیەت شاهن بەس ئی دێڵێ کوشە زەحمەت شافرەتەرا چوون ناسکتەرێنی بەرامایشا مشو محاولەکەری تەوانەکەی تێکی نەشان بەڵێ تێکی نەشان نەمەڕیا ئیتر دانەدانەی جێ کریاوە سێ گەڵابی و تا بار کردمی نزیک بە سعاتی ماپە نەمشو تا بارش کردمی پێ جیاکردێ جاری پاسنە هەن ئەگەر بەر و دەستی تەنەباتەوەنەکەی بە دوێ ڕۆی جاب تاوی گەڵ حاڵەتی ئاسایی ڕەنگە ڕۆبوو تو یە ڕێژ خەریک بینەویتەوەنی یان واشمی شەخەڵەکەی لا بەس بە عام گەڵابی و تەوەنی کە باشمی بەرماردی بڵێ هەرجە پاکردێ یاکی و بەرئاردێ دیسان بارکردێ و تا ملاو ئاگەی باشمی دەمەتری دیوار یا دەمەتری تەخلیف و زەمینی بڵێ وەڵی ترێمە جەبەیانی و هەرمانە کردمی یانی حۆت و بەیانی مەمی سەر و هەرمانی هەتا 4 و 5 وێرەگای دمانێ ئی دێڵە کە ئەگەر وەر و دەسیتەنە بۆ بسەواچمێ دەمارەکەی وەر و دەسیتەنە بات دەقا قژمێوەنە یەرە 4 سەعاتێ
دمایێرە 4 ساعتەکە هەمتر دقاقەکەی واڕیۆکەریش بە کیلە و ئیترا وەختە دانەدانێ جێشا کردیەوە ئەوانەیە شۆکتوب تاوی تقریبن 50 متری عەرزی ئیسانەوە ساکارەکەی خاستەر مزانە من ئێمە چێگە هەرمانەمانێنە ئیتەوەنی بە پاکی و بەخامی بەرژبارمی و بارشکردمیتر ئۆساکی چاگە بڵێ ئەرێوەڵا دائمە هەر دیێنمە زەریف تەڕکریان و شوریان و زمینێنە یا دیوارەکەنە ئیتر خەڵک ینی تەسەوەرش مەکەر و پێسەپی زەحمەتیەیە بەربێ و تا نەخڵشکەری و تاڕیش هەر بە زەریفی بینانما دیوارە بەڵێ ڕاست فەرمایی بەڕاستی یۆجە من وێم سایق حەفارە نایانی جەنەوە و هەشت خەریک و حەفارەیەنە هەرمانی فریم کردێنی بەس ئی کانی منتەقە هۆرامانیە بەڕاستی جیاوازێنی ئێران و هەرمانەما کردێنە چیگە هەرمانەما کردێنە بەس ئی منتەقە جیاوازا پێیتەوەنە ئیتەوەنێ بەس چی منتەقە نێن تایبەتێنێ پێگەی من هیچ لێوتەرەوە بەڕاستی چی پێسنەمە نەدێن کانی پێسنە نەبیێن بیان مەسەڵەن بەس ئی دەمارە ڕێکی کە سەروشان یێرە کۆتێبا بەس چی منتەقە کاکشع بە حکومانی تو هەم ساق حەفارانی هەم 25 ساڵی تەجربەوە و هەم هۆرامیشنی خەڵ و منتەقەکەی هەستکەری کوالەتی تەوەنەکە بچاچی بەقوت بوو پازەختە فرێچە هیچتا هەر نەمەڕیایان وەرگەگیرا بار کردی و فاڕایشان بڵێ جا ئێمە ئەرێوەڵا کوالەتی تەوەنەکەم ئافرەت بەقوتێنی محکەمێنی بەس ئید نوعشات دیێڵەکەی کوشێ و ناسکێنێ هەنشاد 5 سانتی مایترانە بە زەحمەت بارکردی و بە زەحمەت جیاکردیەوە شو ئاگات شە نەبوو ئیتر جنسی چاوەڵایی ئەبەدیە ئەبەدی چێ نیاواچی خراپی و خراپیەش پێ نییە. بینەران ئەمە جۆرە لە بیناسازی ئەی بینن لە هەورامان شتێکی پێوترێ وشکە کەڵک واتە دروستکردنی دیوار بەبێەوەی هیچ مادەیەکی چەسپاندن لە نێوان بەردەکانە هەبێواتە بەردەکان تەنها خراونەتەوە سەریەک و جۆرێک ڕێکخراون تامان ئەم دیوارەی ئێستا دیوارێکی هەر زۆر سادە بەردەکانی شکڵیان نەدراوەتی ڕێک نەکراون کەمێک نەبێ و مێژوویەکی دێرینی شێهی یەکێک لە گوندە دێرینەکانی هەورامانە کە ڕەنگە لە ساڵی هەشتاکانەوە ئیتر چۆڵ بووە پێش ئەوەش ئیتر ئاوادان نەکراوەتەوە بەس لێرە باس لە سێری کوالەتی ئەو بەردەکەن گەرما لێدا سەرما لێدا باران لێدا خۆر لێدا بە درێژایی چەندین ساڵەوە لەسەر لێواری جادەکان تۆز لێدا بەڵام بەردەکە بە کوالێتێکی زۆر باش ماوەتەوە بێەوەی هیچ تەخلیفێک بکرێ بپارێزرێ بەدەر لەو بەردانش کە با بڵێن ناوڕۆکی بەردەکانن لایەکیان ڕەش دەبێت چکە لە بەشی ناوی بەردەکان ئەبڕێن دیواریان پێڕێگەکرێت کە هەم شکلی ئەدرێتێ بە شکلێکی زۆر جوان دیوارەکە دروستەکەی بۆیە بینین لە بیناسازی گوندەکانی هەورامان لە کۆنا 100% تەواوی گوندەکانی هەورامان بەردە 100% هیچ جۆرە کەرەستەی تر خشتیان بلۆک ئەوەی بە چیمەتۆیەتە ناوەوە بەکار نهاتووە دوای ماوەیەک لەبەر ئەو گۆڕانکاریانی کە بەگشتی کوردستانی گرتەوە ناوچەی هەورامانیش بەشێکی ڕەنگە بلۆگ یان کۆمەڵێکی تر لە کەرەستەی بیناسازی بەکار هاتبێ بەڵام لێ ئێستایا دیسانەوە شۆڕشی گەڕانەوە بۆ بەر دەستی پێکردێتەوە هونەری بەر توانین بڵێن نەک هەر ناوچەی هەورامانی گرتێتەوە ئێستا بۆ دەرەوەی سنووری هەورامانیش بەردی هەورامان بووەتە براندێکی دیاری هەم کوردی و هەم ناوچەی هەورامان کە خەڵک سوود لە بەردەکە وەرەگرێ لە بەروی ئەم بەردانە درەنگ گەرمە بێ کە درەنگیش گەرم بوواتە بۆ وەرزی گەرما فێنکە بەڵام زوو گەرماکەداتەوەواتە زوو سارد دەبێتەوە بە لە زوستانی شابە هەماشت بێچانەوە زۆر درەنگ ساردی وەرەگرێت کە ساردیش بوو درەنگ زوو ساردەکە لابا بۆیە سوودێکی زۆر باشیە لە وەرزی گەرماش لە وەرزی سەرماش سوودی بۆ دانیشتوانی ناوچەکە بووە بەدەر لە وەژێستا ئەو بەردەجوانەی کەوا ڕەنگێکی شینی هەیە یامەرێکی تاریکی ڕژباوی هەیە کە با بڵێن بەشی ناوەی تڵاشە بەردە گەورەکانە کە شکڵێکی زۆر جوانی بیناسازیەکی جوانی کوردانەی هەیە هەم تەمەنێکی زۆر درێژیشی هەیە بەسەلەن بیناسازیەکی بەرد ئەگەر 100 ساڵ 200 ساڵ 300 ساڵ هەمانە ئێمە لە زانستی شوێنەوارناسی شاوەمان هەیە ئەو بیناسازیانە یاخود ئەو شارستانیەتانەی شارستانیەتی بەردن بە هەزاران ساڵ هەن ماومانەتەوە بەڵام ئەوانەی شارستانیەتی خۆڵن واتە خشت و کۆمەڵە کەرەستەی تر زۆر عمریان درێژ نیە بۆیە
بیناسازی یاخود دەتوانین بڵێن بەرد یەکێک بووە لە پایە گرنگ و کەرەستە سەرەکیەکانی بیناسازی لە هەورامان هەرەمە شەوای کردووە زۆر گرنگی دراوە بە بەرد لە دروستکردنی بیناسازیە. بینەرانی عزیز لە کانە بەردەکان کە بەردەکە بە خامی و بە قاڵبی گەورە دەرەهێنرێ دواتر پۆلێ نەکرێ بۆ چەند جۆرێکیان ئەوانن کە لە بیناسازی واتە لە دیواری سەرەکیا بەکارێنن جۆرێکیشیان لە ئەرزیا بەکارێنن هەنێکیشیان باریکترن واتە بۆ تەخلیفی دیوار بەکارێنن بەردەکان کە بە خامیە تقریبەن بەم شێوەیەن بە حەجمی گەورە و بچووک شکڵیان زۆر ئەوە نییە بەشی ناوەیان جوانە پاش گۆڕانکاریکردن بە حساباتی ورد بۆ نمونە ئەم بەردەی کە ئەمە وەساکان کەمێک ئیشیان تیا کردووە قیاسە کرێ بۆ نمونە وەستا کە قۆناغی دواتر ئەچی نەبزانین ئەم بەردە کە ئەچێتە کوێ وەساکان چی لەکەن بۆ نمونە داوای قیاسێکی کردووە 20 سانتیم با بڵین درێژی یاخود بەرزیەکەی کە زیاتر گرنگە بۆ نمونە ئەمە لێ نووسراوە 16 سانتیم دیاری ئەکرێ بۆ بێڵە 16 سانتیمە بۆی وەکو لە دیوار لە بیناسازی زۆر جوان بەکاربێت جا بەردەکە دوو وەستای هەیە ئەم بەردە وەستایەکیان بۆ ڕێکردنی بەردەکە شکل پێدانی تاشینی وەستایەکیش بۆ خستنە ناو دیواری واتە دوو جار بە دوو خۆناغاد و فلتەراڕوە و لێرە کۆمەڵێک کەرەستە هەیە بۆ ئەوەی ڕووەکەی ڕاز بێ و هەروەها گۆشەکانی تیژ بن بە هەر شێوەیەک ڕەنگە من گەر هەڵە بەکاری نێنم بەم شێوەیە بۆ شکل پێدانی و کۆمەڵێک کەرەستەش پێویستە ئەمە ژمارەکانی لەسەردان وسون مەترەکە قیاسی پێەکەن بۆ نمونە بەم چەکشانە ئەم بەشەی بەردەکان بەس پێم وابێ ئەبێ چاویلکەت هەبێ چونکە خراپە بۆ چاو ئەبێ وەستاکان چاویلکە بەکارێنن بەم شێوەیە بەردەکە هوەر و سەلیقەیەکی زۆری ئەوێت تاوەکو بتانی شکلی بیت تێ بە جوانی بەم شێوەیە ئەو بەشە زیادانەی کە هەیەی لاچێ یان گۆشەی لێدان لە بەردەکە ئەمە وەستاکان ئینشەڵا زیاتر و جوانتری شیەکەنەوە بۆ بینەرانمان ئەبینی بەردەکە لە دوایە شکڵێکی زۆر جوانە بێت جا ئەمە ئێستا تۆز گرتوویەتی کە تەڕە بێ بۆ چەندین ساڵ بمێنێتەوە خۆیەتی هیچ کێشەی نابێ چڕی بەردەکە زۆرە زۆر جار ئەندازیارانی بواری بیناسازی یاخود پسپۆڕانی بواری بەردناسی و جیۆلۆجی باس لەوەکەن چڕی ئەم بەردانی هەورامان چڕێکی زۆرەواتە بە ئاسانی ئاو نایبڕێ بچێتە ژوورەوە بە ئاسانی گەرما نایبڕێ بچێتە ژوورەوە سەرما و سەردا نایبڕێ بچێتە ژوورەوە بۆیە زۆر چڕە بەردەکە و بە ماوەیەکی زۆریش بمێنێتەوە گە خۆر لی با یاخود باران لی با سەرمای بێ گەرمای بێ بەردەکە توانای مانەوەی هەیە بەم شێوەیە بەم فلتەرە زۆرەیە بەردەکە ئەچێت تاوەکو شکلی درێتێ و لە بیناسازی کۆمەڵی کاری هوەری زۆر جوانی پێکرێ وەروە شکڵێکی جوانی هەیە و بە جوانیش ئەمێنێتەوە. بینەرە ئازیزەکامە ئینێ کۆمەڵی وەسێنی کە تەوەنەکاتاشە چنی وەساحسێنی کچی قسە باسکردنی دەربارە و ئی تەوەنا کە بە خامی مەیا و دمایی بزانێت چی شاسەربێ دوماتر تام لاد لێ بیناسازی وەسا حسێنیان بێ خەزابی لەبانت خێتەشی باری سەرچەمە یاخوا لەش ساغ بوو هەرمانەکە بەخشە کوچجە کاتی چڵگرمی مەژوڵە نیکاریەوە ئی تەوەنە خامی مەلوامی کانەکەی چاگە بە زەحمەتی حەفارەوچی و بەرئێنی کە چنیچنی مەیالاشمە و شمە هەرمانەکەی چنی تەوەنەکە جیا کردێەوە و بعضی وەسایلی تا هەنێ کەرەستە و قیاس و چێوەکە گە پێما باسکەی سەرشم بسم الله الرحمن الرحیم والله گورچی ڕزی سڵام و احترامان خزمەت و جەنابی تامامی خێتەشی باری سەرچەمە من نامەیم حسین محەممەد ساڵە خەڵک و هەرامان و ڕۆژهەڵاتینا هەرامان و تەفتی ناڵە خزمەتانی ئیتەوەنیشە جەدوو یاگەوەجە هەورەمان و ئیدی مۆمێنی پلایمە بە خامی ئێمە
وقت من لما أي توني بيسنة كينا وريش معه شكل شاش جیاوازە شكل جواز بيسة فرش فرزيني ئەها بس حفارك ماروش على ما في حالتني إما بتشكشو بجونيا بقياس مثلا جنوسانتو شروع شافنا كم يحجم شاب باریکی با بقياس نوسانتو حتى هج نوز سانت ماهن أبيس في حالة شافنا مارمينه أبيس بجونيا شده أبيس شافنا كريم يتم بوسيله نقاري كار شافنا كريو وسايش ماهني سرو يا بوشكشيني من ياشا يا بشيمنتو من ياشا ئیسعات تەوەنی ناوەردەم مانێ بەڵێ ئەنە شکڵش نەدریان پنێ هەر خامەنا بەڵێ تقریبا 9 سانت ڕەنگە بەر بشوب سەعانی ينه فرد نده دوان سانت برج بله چند ساعاتیش گەرەکە تا تەوەنی چامنی ئەپاستە نەکەی والله عدد كروي اجا جرك تبو تونا بي نوع كهنا دسم وش كري تقريبا 8 ساعات كنا كلمه ساعه بتا ساعات كاتو حوت ميم تا كاتو شواري دداني هجداني دوانزه داني توشي تونا وش كمي اجا خرابتر شاوش كمي بس انا كبشتري ما وهن اجا رسم الشنجيرات عمي بيزاني سيداني اجا بازم خرابتري باتا شلداني 50 داني وش كمي بس ينفر بزحمه وش كريا فرت عمي واجمي بتاكي تا هجداني دداني تامي وش كرمي با من اینێک کوچێک کەوە سۆرانی بینەرانی عزیز وەسا حسێن ئادەم پنێ وەسا حسێن گیان بینیتان لە کانە بەردەکانی هەورامان بە چه قورسێک دەرێت وەسا حسێن ئەڵێ ئەگەر ئەم بەردە بەم شکڵە جوان و ڕێکە زۆر هەندەسی لەو 8 ساعاتی کارکردن بەیانی تایوەرە وەسایەکی بەرتاش بیاوێ بەردێک تاشێ ئەگەر 8 تا 10 بەرد بتوانێت دروستکە لە ڕۆژێکە جا بێنە پێش چاوت ئەو هەموو ڕێزە دیوارە لە هەورامانە بینی بزانە هەر بەردێکی 8 دانەیان یا 10 دانیان بە ڕۆژێک دروستکراوە خۆ ئەگەر تۆزێکی ژەڵەیەگە زۆر ورد نەبیتەوە ینی زۆر جوان ڕێک نەبێ ئەو پەڕی 20 بەر دروستکەی یان ئەوە هەر شکلیان بیتێ ناگاتە چل بەردیش جا بزانن چەندێک سەلیقەی هەورامیەکان درێژخایەنەوە چەند بە عیشقەوە ئیش لەسەر بەردەکەن و کاری بیناسازیەکەن وەسا حسێنگیان ئی کارە تاوشمێ کوچ و زەحمەتە پاڵی چنە هونەرە توی ماری شکڵژ مێ پنێ اینە مردری بزانی تەوەنێکی مەسەواچ مینە هەر دەسانتش نەدروست خۆ کاکەریش بەدەسان ئەگەریوە مەسەن قیاسەکەی گر هەنێ یان چنیشنی قیاسەکەی جن عرضم کردی جن 9 سانت وانی ما حتاکو بە قیاسی تەوەنەکە هەنما 9 سانت تا قیاس و هەژدەمان یعنی هیچ تەوەنی و مەگەڵنیەوە چی ئەمە بە حەجم و تەوەنەکە والله وەختی پاسن تەوەنەکەی هەنە چەخماخشنی ئەمە اینی ما بس شخماخيني حل بقياس وش برش مال من نوب ويا بنوب دبو بدا دوان شخماخ بيننا يعني نا شخماخ توني نكفر يعني في ساعة سني سخت بد ما راحت وشكليو بس نوع تونيش ماني كويني حاله كومان ديني بس هلي لا يشاو سهل ترشني يا بهما يتر تامي اني شا حجمي قياس 15 كلمه و 12 كلمه و بس إني شاشة كشخماخني فرد شو العزيز والمي فرد سوي هالمانكي و حتى قياسي وشابر شمال مي هر شيء نسان تبينه فرق على شن صالين خليك ويا المانين دي والله ما دس هن ما دس صالي دوان صالي 15 صالي ما هن بس توني تاج بس توني تاج بس ونكاوش كلمة لا وساتري وأج وساجيهن بتجربته أنا إذا نابو يعني هرمان الكلام كواليتي تواناش نينا عسكري تواني من محكمة شو كتواني معنا تشكشوش من التبو وردبو فاشي محكمة نبوكا ديوار شاب به حصص على منو كيشجنيا بالله دين حق قدش ما يسوينا كي تواني مقاومة فرش ولا بلوكي ولا سفال ولا خشي وإني شا إما هرمانو ما نديواري وشكلك ما هن دوقات ما هن شايت هاي صوص على كريانو هيش بنامن هذا الله هرمانو ما هن بس يسسركش نمنن وتكش ولي ديوارك أسرش منن يلو بيدو وصل يرصوش ورصوص على شغلتي زمان بيشريها هرماني هر بعض منين ما بشوش كشينيش بس هونك دمادار يعني بنجيلي كلياني قله بس كلياني بشوي وسعيد بس أنا أقول تونا بيسوي يعني تاورجها هجدني تعددني وشلي ما دام فرريك وشكلي يتم يعني ميل مانند يعني ميل ملاوانا يتون ما جونيا شدني وساكت هاو واش مهيج مادي ويبين شانه كرو بين هاو ريكود هذه مثلا فقط همي باسش هابن إيوسا بس في سنين تماش رسم الشنجد أباسش هابن كلمي يعني فيش بتشي من تو هيك يعني تاوي شي من تو شيء تاوي نكريش بس نكريش ظريف ترى نكريش ظريف ترى بالله
بینەرە ئازیز و وەشەویستەکە جە سۆراغ و گرنگی تەوەنێ جە بیناسازی هۆرامانیانێ دما و ئانەیە کە کانەوە بەرمەیە دماتر ملالا وەسایە کە تەوەنەکە تاشا و شکڵ شاماپنێ موانێ مەیا وەردەم و کۆمەڵی وەسایە دەزڕەنگینی ئاگرد و دیوار و نەخش و زەخرەفەیە کە بە پیتەوە ناکری و مەرحەلەی ئاخیرەنە وەسێکی کەراژ من ئامانە لای و جەنمونە جوانەکە وەسا و بیناسازی و تەوەنی هۆرامانی وەسایە من قسە و گفتوگو کەرمێ دەربارە و هەرمانەوە تەوەنا وەسایە من گیان مانی نەبی و بەخشەمە ئاروش کات ماگیرتی براڵێکیان خێر بێت یاخواستەر چەمامان دەستاوەش بە پێی بەرنامێتە براگیان من پسە و سێوی کە سلامت چەند ساڵین خەریکن وەسایە من وەڵی براڵە گیانینە دۆر و 6 ساڵان خەریکوی هەرمانێنە بەڵێ هەرمانەوە وەڵتەر وسا دیوار و بلوکا بینە بەڵێ سێ و ساتەوەنانە فەرق فرەن بێن و هەرمانکردێ بە تەوەنی و بە بلوکی وەڵی هین و تەوەنا دیوار و تەوەنا کچی زەحمەتە چونکە کچی زەریفکاری سەلەقەی فرێژگەرەکە پسۆ بلوکان نیە بلوکی تۆزی هاسانکاریژن چونکە ڕێکەنەوەش وەسایە ملوان میکانەکە ماچوو ڕێ تاوێرەگا کە خەریکی بیمێ 15 متر مربع تەوەنی خامێ بەربارمی بەڵێ وەساکی تەریش کە تەوەنی تاشا ماچوو ڕێ تاوێرەگا گەگرەکما بوو بە دقیقی گۆنیا تەوەنی وەشکەرمی هەشتا دە تەوەنی وەشیکە یانی کەسی تو ڕووی تاوێرەگا چند تەوەنی تاوی بنیە یانیگە بلۆک ڕەنگە هەن جم فرە بندری بلۆک دۆر 500 دانەی منی بەڵام ئی تەوەنی بە پا یاگێکی کۆتنی سێ یاگی چامنێ هەنێ پسۆ ئیسێ ئینە خڕێنێ ینی قۆسش قۆسش دەستگیرا چونکە زەریفکاری وشم گۆشتەرش دێپنێ ڕێوە پاسە دۆر 150 تەوەنا منریە بەڵێ چند جۆری تەوەنی ما هەنێ ینی مەسە من وین و هەر دیوارە وین و نەخش و زەخرەفەن وین و تەخریف و واچمێ زەمینەکەی جیای هاواچمێ خوڵ ئی یەرە نوعی ئەگەر پێما باسکەری چنیشنی ناین بەڵێ ئی تەوەنی نەتر بەکارمە پێی دیکۆری و دیکۆری یاناش بەکار شامەرە پێ دیواری پێی دیواری ئاسایی پێی یاناش بەکارش مارا چند دیمەکە نییە شاپسە وشکە کەڵک و کات و زووی بەڵێ زمانی زووی دوو ئینەشە پێ بەکارمێ دمانشە تاپیری سە بەکار مارا پێ زەریفکردۆ دیواری جیاتی لە بغی کیان کاشی اینجا ئینەشە هەر تەوەنی هێری مڵکەیەنێر وش هەر کەڵاکێکی مادێنی بەڵام بە وشکە کەڵک نیان ماوەچی مکتو دیار نییە ئینە هەر ینی سروشتی و هینەکۆ وش موفنێ ئی گرد و وردەکارێتە کردن بیارێکی مەتو بەکار بەڵێ چوەرە پشتیڵێ چ نیە بەڵێ هیچ نیاشنێ زەریفە مەسەلەن ئی تەوەنێ بەراورد بە نوعتەوەنەکاتر یان نوعتەر و بیناسازیەکە مقاومش پێگەرما و سەردای پێزە ئاوازە زەریفیەکەی و جوانێکی با ڕاستە فرە کولفەش فرن ومانی فەرقژن یان بەڵێ فەرقژن نیسەی تەوەنێ سەردا کارشکەرونە نەگەرما چونکە تەوەنی تەری هەنێنێ سەرچیری سە کۆڵۆسن تەوەنی سیاوێنی ئای زمسانە تەقاتەقا بەڵێ تەقاتەوە بەڵام هەر بەکار ماردێنی سە وارە بەکار ماردێنی هەم ڕەنگەکەی شافاڕیا فاڕیۆ چند مرور زەمەنی هەم تەقاتەقا سەردا تەقنا تەقنوشە سۆی نیشانێنی نەس وەرگەوی فرا عالگەرە چووکە فرەی نێچیر و خاکێنەکەی سە بەرشامارە ینی نەوەری تەسیکردێنە نەسەردای خاصە پرسیاری ترە وەسایە من تەوێڵەی هۆرامان بیاری فرۆمەتیقاتەری ئانی مزگیەکی بە تایبەتی بەشی و بیناسازیەکە مهندیس مێ بە هەرمانەکە کرد و بەس ئیسە مەسەن باوەڕ مەکرد ئینە مهندیسی وا مابوو ئی مەترکارێشە پێکردەوی ئینە سەلێقە و وێتانەی هوەرە فرجا ماچە هەر خوایی هۆرامیەکی سەلێقە شاوەشە پێ وەڵای تر چند هەرمانکردەکەی کە یاگەکی گونجی و پانەیە کە تۆ سەلێقی وەشتەرش دێپنێ ئینەگر وێت ئامان ئینڵکرد بەڵێ و بەڵام ساحیبەوە یە کارەشەیەکە ئانەمە گەرەکە ماچە پێم وەشکەرە منیش چنی وردوو بە دروستکردە شێوەکەی ئاو تەماشێشکەرە و ماچۆ تەمامە یام جاری چامنان ئاو تەرحی مۆپنە کە ماچۆی جۆرێتەر پێم دەربارە و هەر تەوەنا ئیسێ فرەجار جبەر و هۆرامانی چۆ وینێمێ ئی تەوەنێ مریا چاگەڵەکانمەیە خواشایدا گەرەک میا کەرمیش بە عاتفی بەرنامەکەی بەس وەسام نەوینان غێرە هۆرامی چنی تەوەنا مامەڵەکەر و هەر وەسێکی وێگەنی ملا مەسەلەن جبەر و شارەکاتەریەوە مەسەلەن هەرمانەکەرە یان خەڵکی تەریش هەن فێر بێ بۆ تاو وەڵی نە بەس وەسێ هۆرامیەکێنێ تەنانیای ئێرانەوە مەیە یان وەشما دیوەری ماهەنێ ئەحماوانێ دوێ وەسەمانی و ئیتر تەوێڵێشەنێ ئینە من هەناو دوێ وەسێتەری ژەنی
وسا حافظ و وسایلی ژەنی کێکی بەس تەوەنی نییە دی. بەڵێ هەر تەوەنی منیە. وەسایە من با بەدەم ئیشکردیشەوە تۆزێ باس لە ئیشەکە بکەین تامان ئەمە وەسایی لە پاڵ ئەوەیە ئیشێکی قورسیشە ئەبێ هوەرێکی و سەلیقەیەکی باشیش هەبێ بۆ دانانی ئەم بەردانە. بەڵێ ئەمە هەر یەکسەر دانانرێ ئەبێ ڕێکی کەیتەوە ئەبێ ڕێکی کەیت و ئەبێ جوانکارێکی باشی بۆ بکەیت و لەگەڵ بەردەکەی ترا ڕێکەوێ. بەدەر لەوەی هەنێ بەرد هەیە با بڵێن دوایە وەسای بەرتاشەکانی تاشن ئەگەر ئەوەیە لای خۆت لای تۆش دیسان پێویستکە هەنێک دەستکاریکردنی بۆ بەڵێ شوێنی وایە ئەو بەردە یام وەکو ئێستا وەکو ئەوەنجانەمانەیە بێ بەردەکان تۆزێ قوسی بۆ بکەیت و جاداندێ بەتابەت ئەوانەی کە عەقد بەڵێ ئەوانەی کە دانێ ئەم بەردانەش ئەمە هەر دەستکاری ناکرێ بێ خۆم دەستکاریکە ئەمان نوعێکی ترە بەڵێ ئەوە نەوەکە وایە بەڵێ بەس ئەویان قورستر نییە چکە باریکە ینی ڕاگررتنی تۆزێک ڕەنگە بەرە وڵا ئەمە قورسترە چونکە تاشینی هەمووی لەسەر عادی خۆم بەڵێ خۆم چاگیکەم بە حازی بۆ نایەن نەوەڵە بەس ئەمە لێرە وا سێرەکەی مەسەلەن هیچ پێوە نییە هەر خراوەتەوە سەرێک ئەمە زۆر با بڵێن ئیشێکی قورسە تۆ بەڵێ ئەرەوەڵا کاتێک کە ڕایەگرێ بێ ها شتێک لە نێوانیا بێ چیمەنتۆیە گەچە قوڕە با بڵێن بەڵێ ئێستا ئەم چیمەتۆیە کە بەکارێنێت تۆزە چیمەتۆ زیاتریەکەن لەبەرەوە لەگەڵم بەردا خۆی بگرێ بۆی نەکەوێت دوایی بەس ئەمە ڕۆژانە ئەمیش هەر با بڵێ ناتوانانی ئیشێکی سەریع نییە خاوە ینی بەڵێ ڕۆژە بەنام ئەگەر ڕۆژانە ئیشی لێ بکەی 2 متر 3 متر تا 4 متر دەتوانانی داینی بەم شێوەیە بڵێ ئەی ئەو لە عەرزیش هەمانە باڵێن بەدەر بەڵێ ئەوە ئیشیەوە یان بەڵێ هەر ئەوەی ژەر ئیشی ئەمەیە عادی ئەمەیەکەین عادی ئەم وەسایانەیە ئێستا وەکو ئەو ئەوانە لێ دروستمان کرد لە خوارەوە بەڵێ سەیتان کردووە بەڵێ بەس ئەم بەشەی تر ئەوەی ئەو بەر لێرە ئەم قەوسانە کراوە ئەو دیوارە ئاساییە بەڵێ ئەویان ئیشی با بڵێن سەلیق قورسترە هوەری ورتریەوێ یان ئاسان وەڵایەوە قیاسی بە قیاسدا هەندێ ئەو هیلالی و شتانە کە سەرێکەوە بۆ سەرە و قەوسانە هەمووی بە قیاسە بە قیاس داینێ بڵێ دیسێ منتیقی گرم منتیقی جوانە و پێی منتیقی کۆنی هەمجە بەر و پەنجەرەی داریم استیفایەکە هەمجە تەوەنی هامنینە فێنکەنە زمسای نەگەرمەنێ ڕتوبەتش نییە ئی دیوارە تەوەینێ ئی دیوارە تەوەینێتە دیوارێ وەشپەنەکەوتن و من حەزم کە ئی کاری فێربوونە و 25 ساڵ مینە کارمای چی کاری کارکرد کارەکە زەریفکاری شەن نیوێ ئیسێ منتیقی وەختێ مەکابرامێ تەماشەکەرەوە منتیقی شتیوی زەریفش گەرەکە تا چی و گول ئەمرش توولایینە جوانکاری چە ئەمرش توولاییش جوانکاری چە ئیسە 12 ساڵەتە کەسێ منوینە هەر پێسەمەنەوە وەلی بلوکە یەک مانگ ئەگەر چیمەند توش نەکەی بین نەملو بۆوە خاک کارەکە قورسا وەلی کارێ هوەرین من حەزش منەکە و ناسەختا پێی من کارێ هوەری ناسەختا کارەکە کارێ سەختا پێسە بلوکی نییە بلوکە 1000 دنێ ڕێن 1000 دنێ کارکردی تەوەنی 100 دنێ مەتاوی کارکردی 900 دنێ فەرەقشە وینەرە ئازیز و وەشەویستەکە بەرنامە و هەوار و هۆرامانی جە سۆراغ و ئیجارێمانە ئێمە سۆراغێما کرد جەکانەکۆ دمانێ باڕایۆ تەوەنەکە و وەشکردێ شاوتانیای شالی دیوارەکەی دەربارە و گرنگی تەوەنێجە بیناسازی هۆرامانینە کە هەم بیناسازیش بنەکری و هەم هوەرش بنەکری و لێرەیە و لەنێو ئەم سروشتە جوانەی هەورامان هەواری ئەم جارەی بەرنامەی هەواری هەورامان لە سۆراغی گرنگیدان بە بەرد لە بیناسازی وەروەها کاری هوەریکردن بە بەرد لە هەورامان
کۆتایی پێێنین تا سۆراغێکی تر و بەرنمەیەکی تری هەواری هەورامان پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ.